بەردەوام لەسەر خەتی لەگەڵ بەڕێز ئەو شاندەی کە لە حکوومەت هێرمی کوردستان چۆ دوێنێ شەویش درەنگ ئێمە لەسەر خەت بووین لەگەڵیان کۆبنەوەکانیان لە زیاتر لەگەڵ لیژنەی داراییان دوێنێ کۆبنەوەی 32هەمینی لیژنەی دارایی کراوە ئەو تێکستەی کە لە پرۆژە یاسای بودجە ئەوەی کە لە حکوومەتی عێراقەوە بۆ پەرلەمان نێردراوە هەڵبەتە ئەمە بەرمەبنای کۆمەڵێک ڕێککەوتن بووە کە لەناو شاندی باڵای حکوومەتی هێرێم و شاندی حکوومەتی عێراق کراوە ئێمە پشتیوانی لەو ڕێککەوتنەکەن کە لە ڕەشنووسی بودجەکە چۆتە پەرلەمانی عێراق بەڵام وەکو خۆتان نەزانن هاوکێشەی سیاسی ناو پەرلەمان ئاڵۆزترەوە جیاوازترە هەوڵی گۆڕینی دراوە بۆیە شاندەکە زیاتر کۆبنەوەکانی لەگەڵ لیژنەی داراییە لە مادەیدا کەمتر کێشە هەیە زیاتر ئەوەی کە هەیە لە مادەی 11 لەسەر شێوازی ڕادەستکردن و ڕادەست نەکردن و بابەتانەیە بەڵام لێرەوە من ئەمەوێ بە ئێوەی ڕابگەێنم شاندی حکوومەتی هێرمی کوردستان پێشتریش کە بەڕێز کاقوباد و وەزیرەکان و ئەندامانی شاندەکە کە هاتوون و ئەو پەیوەندیانەی کە هەبوو لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت دوێنێش ڕایان گەیاندووە هیچ بیانوویەک بۆ پەرلەمانی عێراق و بۆ حکوومەتی عێراق نەماوەتەوە کە بەشە بودجێ هەرێمی کوردستان نەنێرن ئەگەر بابەتەکە چ ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت بێ بەو سیعرەی کە سۆمۆ لەناو پرۆژەی بودجەکە دایناوە یان ئەگەر بە ڕادەستکردنی بڕی ئەو بە پارەی کە بەدەست دێت لە فرۆشنجامی فرۆشتنی 250,000کە بەڵام ئەوەی تێبینیەکەی نا ئاراستەیەکی تونتر لەناو پەرلەمانی عێراق هەیە کە نیەتیان نەگەیشتنە بە ڕێککەوتن بەڵامانەوێت کۆسب دروستکەن بۆی کۆبنەوەکان ئەمڕۆژ بەردەوامە بن سبەینێش بەردەوامە بن